ڕێز خۆشەویستی هاوڕێیان چۆنن؟ هاوڕێیان بەخێر بێن، بە هیوان باش بن. ئێستا قسە و باز دەکەین لەسەر ڕووداوانەی ئەمڕۆ و هەندێک گەندەڵی ناو پارێزگای هەولێر. هاوڕێیان بەخێر بێنە سەر دەست پێ دەکەن بەس دوو سێ دەقە. بەخێر بێن هاوڕێیانە من دوێنێش خەبەرێکم بڵاو کردەوە لە سەزەکەریا عەبدوڵڵا کە دایکی کۆچی دوایی کرد. ئێستا بەسەری ئیان دەشتانە سەویشت و باز دەکەم. دەنگم باشە هاوڕێیان، دەنگم باشە، دەنگ بە هیوام یەکێک شتێک بنووسی بزانین دەنگمان باشە. خۆمان جێ لە خۆمان ڕابگرین هاوڕێن بەس نیو دەقە هیچ عەیبی نییە. تۆپە هاوڕێیان ببوورە من هەندێک قسە و باسەیە بە نووسین ناکرێەوە. نووسین و قسە سەد جارم گوتوە لای من وەکو شەعرە. ئێستا ڕووداوێک ئەو هێرش لەسەر ژنێکی ئەمریکی کرا لەسەر ئەو شەڵپەرەی هەولێرێ و هەندێ زانیاری هەیە لەسەر ئومێد خۆشنا و محافەزەی بە پەلە بڵاویان دەکەمەوە، بەڵام ڕەنگی جاری تر بە درێژی و زیاتر ئەو بی. هاوڕێیان من بەرلەوە بچمە سەر ئەوە دەمەوە بڵێم دوێنێ هێواڵێکم لەسەر هونەرمەند زەکەریا عەبدوڵڵا بڵاو کردەوە کە نەچتە سەگۆڕی دایکی و مردنی دایکی و نا ئەوەش ببورن نا لە تازێش ئامادە بووە. ترەندێ خەڵک گوتیان ڕاست نییە و نازانم چ قسەک بەدوا چوونمان کرد زیاتر فعلەن ئەو کوڕە خۆی پێ تەبەقەش کەیە. یعنی نازانم خەڵکی مەگە قسەک دیار دەکەی یعنی مانای ئەوە نییە دیار دەکەی ئەتو نەفی لەو تاریخەی بنە ماڵەکەت بکەی، تەنانەت لەو گۆڕی دایک نەچ سەقەبران نەچێ تازێ ڕۆژی یەکەم شتێکیان بڵاو کردەوە وتیانەوە ئی کۆنە یوازەم ئی سەردان ئەوە شتە پرسەی دایکی کۆسڕە سوور عەلیە گەنا بۆ پرسەی دایکی خۆی لە ماڵی خۆی دانیشتەوە بەس ئیستیقبالی مەسئولە گەورەکان دەکات و زۆر عەیبە لە هونەرمەندەشی وەکو زەکەریای یعنی کەئەنەما بەس دەبی نەوزاد هادی و پشتیوان سادق و عەبدوڵڵای ئاسایش و دەربازی کۆسڕ بەس ئیستیقبالی ئەوانە ئیستیقبالی خەڵک ناکەن. جیلێک لە کوردستان پەیدا بوو لەو مەسئولانە خۆیان دادەبڕێن لە خەڵکی تر کە عەیبە لە بۆ ئەو خەڵکانە کوڕی تەیراوە بن خەڵکیەوە بن یعنی لەبەر هەر هۆکارێک بێت وەرە لۆ گۆڕی سەدایکی خۆت نەچە سەقەبران لۆ خوشکت مرد هەر نەچی یعنی بە جددی با بەهرەت هەبیتن. کورە هاوڕێیان لای ئێمە حاڵەتێک دروست بووە بەهرەی هەیە دەنجی خۆشە ئەوچی برامی ناپاک کورەوە لە ناو چ میلەتەکەیە تو خائین بی ناپاک بی دژینەتەوەکەی خۆت بی مەسەلەن دز بی بە لەبەرەی ستەمکار بی هەر پێت بڵێ دەنجی خۆشە کاچی خۆم ئەتوو کە پێت ناکرێ مەسەلەن هونەرمەندێک ناناسی قەیدی ناکە بەس کە ناسیت موجریمە کە ناسیت زەلام کوژە کەسێک هەر بەهرەیەکیە بوو کە ناسیت خائینە ئۆتۆماتیک زەوقت پێ نامینێ. بە هەر حاڵەزا و حاڵەتە ڕوویدایە بەداخەوە یعنی زەکەری نازانم بۆ زانیت یعنی بوویتە بخاوەن پارە و بەهرەیەک لۆ گۆڕی سەداچی خۆت لۆ تازەیداچی خۆت بچی بەس لە شوقەکانی خۆی دابنیشی و ئیستیقبالی بەس ئەو تەبەقە فاسدە مەسئولە دز و گەورانەی و چی خۆیان بکەن ئامادە نیە برادەرەکانی خۆشی ببینی ئەوانەی کە لە مناڵی لەگەر یەکتریگرن ئەوش زۆر عەیبەکی گەورەیە. بە هەر حاڵ هەویستم ئەوە بڵێم دوێنێ کە پۆستەکەم لادا قسەک بە دواتچوونمان کرد وەڵا برا توێک ئینسانێک نەستە سەگۆڕی داچی کە بمری و نەستە پرسەکەی خۆی کە لە جەلل خەیات بێتی چی پێ دەڵێ سەرچاو کاک غەریب سەرچاو بەخێر بێ براکەم ببوورە کە پێم نەکرا قسە لەگە بکەم. هاوڕێیان
ئەوڕۆ یان بەر لەوە بابچینە سەر هەندێک گەندەڵی محافەزەی هەولێرێ هاوڕێیان هەولێر چەند ساڵێکە یعنی ڕوبەڕووی کۆمەڵێک هەولێر بوویتە شاری ئەو شارە محافزکارە ئەوڕۆ بوویتە شاری بێڕەوشتەکان بەڕاستی شاری مەلهاکان شاری گەوادەکان ئەو هەولێرەی بە هەزاران شەیدی دانا لە دژی تەعریب ئەسەر ناو هەولێرە تەعریب کرایە ناو هەولێرە تەعریبە پڕی داعیشە پڕی بەحسیە کورە ئەو ڕۆژانە نازانم کوڕی ئەوەی مەسئولەشکەی گەورەی بەعسیان بڵاو کردەوە کە لە هەولێرە یعنی هەرچی بەعسیە هەرچی ساقیت هەرچی لە شەرق ئەوسەد هەڵدێدێ لە هەولێرە خۆ دەیحەوێنەوە بەڵام خەڵکە ڕەسەنەکەی خەڵکە ئۆپۆزیسیۆنەکەی هەمومانیان دەرکردیە دەرپەڕاندیە یعنی بەدەیان کەسیان دەرپەڕاندیە یعنی ئینسان زجی بەخۆی بە سەدان کەس دەسووتێتەوە لەو هەولێرە دەربەدەر دەکرێت کەتی چی بەعسیە هەپڕی بەعسیەکانە هەتا عزت دووریش لە هەولێر مرد هەتا بنەماڵەی سەددام بەخۆیانە و یعنی باسییان کە مەسعود بارزان پێگوت بوو بێنەوە ئەوان نەهات بوون یعنی دەیان ئەمن و استخبارات سەدان داعش و شۆڤینی عەرەبەکان ئەوانەی گوندی کوردان داگیر دەکەن سەرۆک خێڵەکان لە ناو هەولێرێنە ئێبەچدی و کارەساتە لەولا خەڵک کانەدەن دژی عەرەبە تەعریب کراوەکان لەوە سەرۆک خێڵەکان دەحەوێنەوە و بە سەدان هەزار عەرەبیە هینایەتە کوردستان بەبێ ئەوەی هیچ پرۆگرامەکیان هەبی کاکە ئەوە کارەساتە یەکێک لەو کارەساتانە سەرچاوکە خەلیل یەکێک لەو کارەساتانە هاوڕێیان ئاوی نمایە پێشتر بیری ئاو مەسەندایانگۆ 100 مەتر لێ درێ ئێستا 900 لێ دەدرێ ئەوجا ئاو دێتە دەرێ کەچی لەو ماوانە ئومێد خۆشناو بە بڕیاری ڕەسمی بڕواب کەلامە ئومێد خۆشناو محافەزەی هەولێری بەڵگە نامەی نهێنی و سڕێکەشم لایە لەسەرتان بڵاو دەکەمەوە وعد بی ئەوە بەتەما نەبوو بەتەمای شتشی زۆر کامل بوون بە دواسوونی زیاتر بکەین ئەنجومەنی وەزیران بڕیارێکی سڕی دەرکردیە بیری ئاوی و خەڵک لێدەن لەبەر ئەوەی تا خەڵک لێمان تووڕە نەبیتن لە کاتێکدا لەو هەولێرە یعنی لە چەند ساڵی داهاتوو ئاو دەبتە گەورەترین کێشەی خەڵکی ئەو شارێک کە لە ئێستا دەستی پێکردیە لەبەر ئەوەی بەس ئەوان دێن نییە لە پێناوی ئەوە هەموو شقە و عیمارە و بزنس و ئەوانە کاکە بەس پاڤیلۆن 76 بیری ئاویان لۆ لێدا ئاوی شیرین 76 بیری ئاویان لۆ لێدایە بەس ئەوێن دەر گۆڵف سیتیە چێ دەرێن بەدەیان بیری ئاوی ئەویشە بۆ لێدرایە یعنی باشە کاکە خەڵک ئاوی نییە بە 900 مەتری ئاو نایەتە دەرێت چێ و هەموو بیرە ئاوی لێدەی ئێستا قەراز و کەندێناو و مرچێ و شەمامک بڕیارێکی سڕی دەرچووە هاوڕێیان لە ئەنجومەنی وەزیران ئومێد خۆشناو لامەر بڵاو دەکەمەوە وعد بێم لەو فشەکەرانە نیم بڵێم دوای بەڵگە بڵاو دەکەمەوە بەڵکەنە وعد بی بەڵگەکانتانەوە بڵاو بکەمەوە بەنیاز نەبووم بەڵام بەنیازی ئەو قسە و باسان نەبووم بەسی تر هاتە گۆڕیار ئەو بابەتەش با لە قسەک بەسەری بڵێم ڕەنگی بە درێژتر دەسەری برێم لەو ماوانە لە محافەزەی مووسڵێ لە هەندێ دەڤەر محافظ مەجاری دابیری ئاو لێدرایە پارتی لەبە انتخابات ئەویش بڕیاری دایات بۆ ئەوەی دڵی خەڵک ڕازی بکە هاوڕێیان پارتیۆس زۆر شڕە لە هەولێر هەموو وەسیلەک وا دەگرنە بەر قسە خەڵک ئاش بکەنەوە بۆ زانیاریتان من ئاگام لێیە مەسئولیانیان دەردەکەن تەساهول لە بۆ خەڵک دەکەن هەوڵ دەدەن لە خەڵک نزیک نوچکۆز زۆر خەتەر و خراپە بە تایبەتی لە هەولێرێ من هەولێر ئاگادارم بە ئومێد خۆشناو گوترایە بیان دەبیری ئاو لەو منتیقانە لێدرە کە مادەی 140 یعنی ئەو مەسوولقی مەخموود داوای کردەوەتی مووسڵ لێدە بە ئەمەشێ بدەن ئەتا جوتیارەکان دەنگمان پێ بدەن نەک لە بە خزمەت ئۆشتانە ئومێد خۆشناو ئەو راپۆرتانێکی هەیە بڕوا بکەن لە شەمامک 4 گوندی لەسەرە لە بۆ هەمووان لێدا لە قوشتەپەی لێدەدا لە زۆربەی منتیقەکان قسە و باز لەسەرەوە هەیە لە سەرویش بە منیان گوتە 300 بەڵام من دڵنیام لە سەروی 50 بیری ئاوی لێدایە کە مەمنوعە لێ بدرێ بەنهێنی حکوومەتی هەرێمەوەی کردیە کاچی خۆم گۆڕۆ محافزن سوێدی و خەڵکەی هەولێر عمری 6000 ساڵە تخوا منتقە هەولێرێک ئێستاکە لە بێ ئاوی بژی هەر چار دەوروبەری ئاوە خەڵک ئاوی خواردنەوەی نەبی هەموو هاوینان زستانان بەر لافاو بکەوی هاوینانیش بەر ئەوە بی بەجددی ئومێد خۆشنەوە چ محافەزایەتێکەکە ئەتوو لە پێناوی ئەوەی دڵی خەڵک ڕازی بکەی بەدەیان بیری ئاوتان لەو ماوانە لێدا و بەشێکتان لەو نیازەی کوڕی خاڵت و مدیر نووسینگەت بە پارە دەیکاتن لە بۆ خەڵک
بەڵگەکان بڵاو دەکەمەوە هاوڕێیان ئەو مدیر نووسینگەی ئومێد خۆشناو لە 4 شوێن مەعاش وەرەگری بڕوا بکە ڕسمیات معاشی خۆی هاریکاری ئومێد کە لە بۆی دەکاتن زایدەن لە یوئێنش دەیدرێتێ ئەوزە مەسئولی شعبەی هێڵی ئاسمانی ئوردنە 5 معاشی وەرەگریتن باشە ئاغایەکە نیاز ئەفەندی دەڵێن هەتا ئومێدی تەوە کرد یعنی قسە و باز ئەو ڕەخنانەی هەیە ئومێد سەتان و هەتی لە دەڕێ نیازیەوە لە ستووە کە بواریش نادە ئومێد بستەق بە خەڵک دەرێوەرە مەحافەزەدا ئەو نیازەفەندی ئەوەی ناکاتن ستاف دادەنێن بە کەیفی خۆیان ستاف دادەنن ستافەکی لە بۆ بیر ئاوی لێیاندا دەبی پسپۆڕی ڕێڕەوی ئەوە ئاوڕۆ و کشتتوکالبی بە شەرەفم بزانن خوناوەکی دانە ئەوەی کارەبای وا بزانم یەکەچانی میکانیکە یعنی هیچی ڕەبتی بەوە نییە هیچ ئەو لیژنانانەی دادنێن لە ناو محافەزەی لە بۆ بیر و ئاو لیژنەیە چەندانایە نیاز داینایە کە هیچیان اختصاسیان نە ئاوەڕۆیە نە کشتتوکالەوە نە وەزارەتی کشتتوکال حەدی هەیە تەدەخول بکات بە زەوق خۆیان دادنێن کاچ خۆم خۆ ئەو شارەی دینگۆ نییە ئەو شارەی پارتی نییە سلێمانی یەکێتی نییە هەزاران ساڵ ئەو شارانە هەیە ئەنگوت مۆزەفێکی دەبی خزمەتکار بن بێن و بڕۆن کەچی استقلالیان کردێ بە کەیف خۆیان لە پێ ئەستا نزیکە انتخاباتە ڕۆحیان چووە تەساهول لە بۆ خەڵک دەکەن تەساهول لە بۆ خەڵک دەکەن زایدەن ئومێد خۆشنا من نازانم کۆمەڵێکی زۆر کورە هاوڕێیان دەرێنەوەی خۆشناو نەبی لە هەولێرە پلەی ئیداری وەرناگیری تخواری خەیلانی کورادی سوورچی کورادی سیان و مامەسێنی و بندیان و نازام چێکێ کورە و هەموو عەشیرەتە دوو پلەیان نادرێتێ هەمووی بوویتە خۆشناو تخوا عیب نییە ینی بەزدیمە لە ساڵی 2023 بە عەشیرەتگەری خەڵک وەربگیرێتن بە خزمەتکاری یعنی بە زدی ئەوەی عایدی خۆشناو نەبی مەرتەبەی ناستە پێش دەڵێ شەڕ و هەرایەکە ئەوجا لەگەر نەوزات هادی وەزعیان ئەوەندە خراپە کۆمەڵێک هەت سەلامیش یەکتر ناکەن ئومێد خۆشناو و نەوزات هادی دەبەرەوەی نەوزات هادی کۆمەڵێک گەندەڵی کردیان حەق وەجدان بڵێن هەم فرسە سۆفی شکایەتی لێکردبوو نەوزات گەندەڵ بووە ئێستا لەگە بەرزاقە سادی و لەگە مدیری شۆرتە و لەگەر هەموو کێشەیە ئەو هەولێرە بەراکەم وڵات کو بۆ بەڕێوە دەچی بە قوربان بە وڵات کو بۆ بەڕێوە دەچیتن ئەوەتە خونا و ڕایشکاری باڵای بەشی میکانیک بووە ئێگەچیان ئەیکەش بەشی ئالیاتە سەبا عومەر نازەم چی بەشی ئالیات خۆ ئەو لیژنەیە گویا ئاوڕۆ و شت زۆرە دا دێمەوە سەری ئەمە تەدقیق دەکەین بەڕاستی تەدقیق لەو مۆزوعی دەکەن بەس زانم یعنی ئەزە بەشدان لە پارتیەکان ئومێد خۆشناو سکرتێری سعدی پیرەوەندە لەبەر پاراوە بیرە ئاوەکت نەدایەوەکەوەی بەزە بیری ئاو بەزە بۆ پارتیەکانە یەکێتی نە خۆ من دژم لە بۆ هەموو لایەکی بەس قەزم هەردێکێکا چ خۆم لۆ نادەی لە هەمووان سعدی پیرە گوتەبێژ حکومەتدا لەبەری پاڕایتەوە لە بۆی نەکردیە کەچی بەدەیان بیرە ئاوی لە بۆ پارتیەکان کردیتەوە تو معافزی دەبی خەڵکی ئۆپۆزیسیۆن و یەکێتی و گۆڕان و نەوەی نوێ و هەمووی بی بە قوربانە چێ عەقڵێتە عەشائیریە حزبیە بەرتەسکە ساڵی 2024ەوە هاوران بە سەریعی بچمە سەر مەسەلەی سەگ دوو شەڵتەر کرایتەوە ئەوڕۆ لە ژنێکی ئەمریکی کە ماڵی خۆیان وێران کرد بڕوا بکەن هێرشیان کردیتە سەر بزانم ئەگە ڤیدیۆکەم ئەوە کرد ئێستا بزانە کورەکە چی من ئەی هاوار ئەوە لە ژن دەدرێ ژن تەمەشا بکەن خوا بەداری کاکم ساتی دەرکردنی کچێکی بیانیە لەگەڵ تیمێکی خۆباخش لە شەڵتەری سەگەمێلانەکانی هەولێر دەدا ئێریکا هاوکات هەڵگری وڵاتی نامەی ئەمریکا و رووسیایە لە ساڵی 2007ەوە لە هاوڕێیان ڕاپۆرتەکە درێژە ئەو ئەریکا قسەیشی جوانی کردیە ئەڵێ وا لەگە من دەکرێت دەبی چ لەگە سەگ بکرێ وەرە بیانێک بی تێم دەگەی ئافرەتیش بی ئەو سەرسەریەی کە لە ئەوەی دانرا ئەو سەرسەریە ئەوە بە عیزەران و بەداری کەتە گیانی ئەو ژنەی و لە خەڵک دەدا کوڕی بامە تو چێ یعنی ئەو غیرەتە تەیە سیر کە معاشت چەند جار معاشت درایتێ چەند جار کەرامەتان دەشێتن چییە بە بەداری لەو خەڵکەی دەدەی لە پێناوی ئەوەی دڵی مەسوولەکانت ڕازی بکەیت هاوڕێیان خۆشەویستان زۆر کەس بەمە دەڵێت چییە باس سەگ دەکەم مرۆڤەکان نیتیان
کاچ خۆم دوو حاڵەتە یەکەم سیستەمە کە ڕێزی لە ئافی ئاژەڵ نەگرت ڕێز لە مافی مرۆڤیش ناگری تۆ سیر کە لە هەموو دنیا 180 وڵاتەیە نازانم دقیق نیم چەندە دە 12 وڵات ڕێز لە ئاژەڵ دەگرن مەسەلەی مافی مرۆڤیش تێدا بەرزە و خزمەت گوزاری ئینسانیشی تێدای بەرزە لە هەر 180 وڵاتی 170 وڵاتی ڕووی تێدەکەن لەبەر ئەوەی لێرە هەستی ئینسانی هەستی ئاژەڵی بەرزە لە هەر وڵاتێک کە وەکو کە میلەت وەکو وەحش پەروەردەکرا وەرگەڕانە سەر گیانی ئاژەڵ ئەوە بێ دڵنیا بە ئەو سیستەمە لە بەرامبەرە تووشوا دەبی ئەوە یەک دوو ئەوە بوونەوەرێکی خوددایە تۆ ئیسلامنی خدا ئەوەی دروست نەکردێ خۆلەوەی دروست نەکردێ کاچ خۆم کاکمە ڕۆکە دوێنێ لە هەڵەبجە سەگێک بەدارێوە کرایە سوتێنرایە ئەوڕۆ کە سەرسەریەک دەبینم پشیلەیەک چێ کۆتری لێ خواردیە بەدارەیوە کردیە بە عیزەران و بە شەق و شاپان کەتە گیانی ئەو پشیلە نەکبەتەی لە کاتێکدا من دڵنیام ئێستا ئەوە 15 مەعاشی لە حکوومەتی هەرێم لێ ڕووخایە ناوێ غیرەتی هەبیتن بەڵام بۆ گیانی ئەو ئاژەڵانە چەندە بەغیرەتن یعنی ئەوانە بوونەوەری خۆیان تۆ باز لە خوا ناکەی خوا ڕەحمان و ڕەحیم نییە ئیسلام ڕەحمان و ڕەحیم نینە میهرەبان نییە خۆی ئاینە لەوەندا نەندرایە تو ببێت جەلات بنمونە ئەگە تێمام بگەن ئەگەر ئیسلامەتی کوشتن و برین و ئەوەیە باشە بەجددی ئەو ڕەحمان و ڕەحیمە چییە ئەوە بوونەوەرێکی خوددایەوە شتی دروست کردیە پێغەمبەر پشیلەی زۆر خۆشویستیە قورئان لە سەگی لە دوا وەکو مرۆڤ دانایە باشە ئەو هەموو کوشتن و بڕین و سووتان و لێدان و لاق بڕینەوە و بێویژدانیتان لە چییە یعنی بەجددی دوو هەر میلەتێک دەلالەتی لە سەقافەتی بۆی تا چەند مامەڵە لەگەر ئاژەڵ دەکاتن کاچ خۆمەوە سەگ پرتان دەداتێ ئەدی کەر ئەدی پشیلە ئێخوانە پرتان نادەنێ دەڵێن خواردنمان دەخۆ ئێ کاکە بەشەرات و بەرداغێک نیو بوتڵ ئاوی دەبینی بەس نیوەکەی تریش ببینە ئەویش وەکو تووە تو کورە مرۆڤ کە برسی دەبی نانی برای خۆی دەدزی مرۆڤ کە برسی بووە مرۆڤی خواردیە مردوو خۆرەکان خۆ هەیە مرۆڤ کە برسی دەبی هەرچی لە دەستی دەدەی کاتن پیسترین مەخلوق لە کوڕێ دەبەن هەمومان ئاژەڵین بوونەوەرین بەس مرۆڤ بوونەوەرێکی ناتقە قسەکەرە وەک عەقڵی زیاتر بەسەر شتەکاندا دەشێتن ئەگە ناو گەردوونە هەر لە بۆ بوونەوەری مرۆڤیش دروست نەبوو لە هەموو ئەوەکانسە بەڵام قەزم یعنی ئینسانیش ئاژەڵە بەس ئاژەڵەشی دەنگدەرە بوونەوەرێکی دەنگدەرە کەچی نییە هەرچی شتە لە خزمەتی خۆی دانایە لە خزمەتی خۆی دەی هەر لەو زەوق کۆتر دەکوژی هەر لەو زەوق چۆلەکەی دەکوژی هەر لەو زەوق لە کەر دەدا لە سەگ دەدا لە پشیدەدا ئێوە وەحشیگەریە کاکە ئەو میلەتە بۆیە ئەو هەموو کوشتارەی تێدایە ئەو هەموو ماڵوێرانیی تێدایە ئەو هەمووی دێتە ئەو وڵاتانەی کە سەگ و پشیلەی لێ دەزانن لە وڵاتی سوید 2,300,000 2,300,000 سەگ و پشیلە هەیە لە هەموو کوردستان بگەڕێی 20,000 سەگ و پشیلە نییە سوێدی 10 ملیۆنە 2,135,000 120 پشیلەیە 115 سەگە لە هەموو ماڵێکدا 135 هەموو ماڵێک لە سوید 135 ماڵەکانی سوید سەگ و پشیلەیان هەیە هیچ کەسێکی ئازاری سەگ و پشیلە نادات تەنیا ئەو هەندێک لەو پەناهەندە بێویژدانانان بڕوا بکەن لە ناو گۆشتی دەمبوزی دادەنێن ئەوەندە بێ ئەخلاق ئەو دیاردێش چەند ساڵەکە سەریێڵدایە باشە بۆ یعنی ئەو هەموو ڕق و تووڕە لە چێ ئەوانە 2,300,000 بە سویدەیە هیچ ئازار نادەن چ جوانێک فرێدەن ئێمەش 30,000 کاکە ئەو خواردنە هەیە فرێدەی بڕۆ لە جیاتی فرێدەی بیدەوە بزانە دێت مریشکت دەخوات کۆترت دەخوایان نا چاوی من بەناو ئەو ژنە ئەمریکیی کەتینە لەو ژنەی دەدەن ژنە ئەمریکی کەماڵی خۆتە من دڵنیام ئەو شکایەتان لێ دەکەم من دڵنیام ئەو راپۆرتەی بڵاو کردەوە لە میدیاکان لە بۆ مەشێ سەمەش دەدەنێ ڕێکخراوە ئاژەڵ دۆستیەکان ئەو باش بزان شەڵتەری هەولێر و سلێمانی دەیاندەی نەدرێن ئەو وەزعی ئەوەیە ئەو ژنە ئەڵێم بەدەیان کەلەکم لاشەی سەگم لە بن دیوارەکان دیتێ تۆ مردیە لەم 3-4 ڕۆژەی 12 سەعاتی ڕەبەق کوورەیەکیان دانایە هەر سەگێک دەمرێ دەیسوتێنن 12 سەعات گرتیە بە سەدان سەجیان لە سەرمان و لە برسان مردیە لەو شەڵتەرەی هەولێری کاچ خۆم کورەگار ئینسان قیەم و ئەخلاقی لە بەرامبەر ئاژەڵ نەبوو دڵنیامە لەگە مرۆڤیشی نابی
هەموو ئینسانانەی هەموو شوێنانە لە سەربازی یەکەم شت سەگ و برێم لە ئەوە هەندە شوێن یعنی ببورن خواردن ئەوانەیان پێ ئەوە دەکەن ببورن ئێستا ئەوە دەکەن خواردنی سەگ و پشیلە و ئەوانەیان پێدەخۆن تاوەکو فێر بن تاوەکو فێر بن یعنی هەموو میلەتە یەکەم دەرسی فاشەتی لە ئاژەڵ کوشتنەوە دەست پێ دەکاتن پاشە بۆ دەکەن بە جددیمە کەی بابوو داداچیمە ئەوەندە دڵڕق بوونا کەی دڵڕق بوونا من نامەوێ بچمە سەر ئەوە بەس ئەو هەموو بێویژدانی و دڵڕقێت چیە لە ناو کۆمەلگای کوردی فرێ دەدەن ئەڵێن سەگ زۆرە پشپڕماندات ئەدی پشیلە ئەدی کەر کورە ئەدی چۆلەکە کورە کاچ خۆم وەڵڵی ڕاز ناکەن ئەنگۆ یعنی لە مەعدەنتان بێغیرەتی خۆتان لە بەرامبەر ئەو ئاژەڵانە بەکاردێنن چێ معاش ئەوەی معاشی بردنیاوی ڕۆژانە ئیهانە و سوکاتی بە خۆتان و ژن و ماڵ و منداڵەکانتان دەکات دەستدرێژی دەکات شارەکەتانی پڕ لە تەعریب کردیە پڕ لە قەحپە و گەوادی کردیە ناوێرن قسە بکەن ئەو پڕ ئیهانە دەکرێن بەڵام سەگێک پشیلەیەکی نکبەت ئەوە بێ هەزار کەس خۆتان دەکەنە ئەوە قارەمان لەسەر و جێلاکی ئەو ئاژەڵە بێ زمانانە ئەو ئاژەڵە بێ زمان باشە خوددا دروستی کردیە چی لێ دەکەی چی لێ دەکەی ئەو هەموو بێسیفەت چیە دوای ئەوە من دوایین شتە شت بڵێم لەسەر ئەوە هاوڕێیان لەو ئەوروپای سەگ هەموو پێشکەوتنەکی دنیا لەگەڵی دادەڕوە مخدرات لۆ دەبینتەوە تێم دەگەی چەکر لۆ دەبینتەوە چەکی قاچاق خیانەتیش ناکە ها تا سەگ بڕوا بکەن خەڵک کە سەگ و پشیلەی هەیە لە بەچیتی لەبەر ئەوەی یەک هێمنی دەکاتەوە لە ماڵەکە بێت قسەی لەگە دەکا هێمنی دەکاتەوە دوو ئەوەندە خیانەتی نییە ئاژەڵ ئەوەندە خیانەتی نییە وەکو مرۆڤ پیس نییە پیس نییە مرۆڤ بوونەوە پیسترین بوونەوەری سەرڕووی زەمینە و خۆشی پێگەورەترین دیکتاتۆری سەرڕووی زەمینە هەرچی بێتە پەرەوەی لە پێناوی ئارەزوی خۆی دەستی لە بۆ دەباتن دەستی لە بۆ دەباتن هەموو ماڵێک کە هەیتی لەبەر ئەوەی هێمن دەبتەوە خزمەتی دەکات سەگ لێرە سەرەتانی دەدۆستەوە لە خەستەخانەی هودینگە ئەوەتە بڕۆم لێ بنووسن هوندسەم هیتر کانسەر بڕۆ بنووسە بزانت چ دێتن باشە بزانە چ دێ کاچ خۆم هەموو پێشکەوتنەکانی دنیاە ئەوەی کە بە دوعا و نیشتە ناکرێت سەگ لە بۆ دەبیتەوە بە قوربانی من چاوی من بە سەگ دەبیندرێتەوە باشە ئەو هەموو دڕقێتان لە چییە ژنەشی بیانی لە وڵاتش کە دەیەوێت خزمەتی سامانی نیشتیمانی وڵاتەکەت بکە کە سەگ و ئەوەش بەشەکن لە سامانی نیشتیمانی دەزانن لێرە هەموو تەیرەک لاقییان دەپێچرێ و مۆری وڵاتەکەی لێ دەدرێتن بە ئیخۆیانی دادنێن ئێ باشە ژنەک دێک کاچی من چێ خۆت پێ عەنتەرە تو داعش هات دڵنیام یەک کۆشەمیزت بە خۆدا کرد چ خۆت لەسەر ئەو ژنە نکبەتەی ئەوە دەکەیەوە پاشان گۆ لە بەرامبەر ئەو ژنەی وانای دەبی لە بە خەڵکی فەقیر چبی ئەی بە دەردی ژنەی گوتنی دەگەر ئەو ئاژەڵەی چ دەبی دایەک دوو شەڵتەتان هەولێر و سلێمانی کردەوە تویژدانتان معقولە لە سلێمانی 3 ساڵە کرایتەوە 300 بۆ 500 سەگمایە هەمووی مراهندرا ڕاستە ئەو کرێکار و ئەوانە جێگای دەستخۆشین ڕێزن کە خەڵک قێزی خۆیان لێ دەکات و کاچخم بۆ قێزیانێکە توخواکەی خزمەتی سەگێک باشتران خزمەتی ئەو مەسوولە سەخیفانە ئەو مجریمانە کە خینتان دەمژن کە هیچ تاوانێک نەما لە بەرامبەر خۆتان نیشتیمان نەکەن سەگ لۆ پیسان گوت چ دەزان لە علم و سەقافەت تەعەن هەموو کەسانە سەگ گڵاوە لەو ئەوروپای 50 ملیۆن ئیسلام هەیە 50 ملیۆن ئیسلام هەیە وەکو گوتم لەو سویدەی 2 ملیۆن و 500,000 سەگ و پشیلە هەیە کەواتە هەموو ماڵەکان ئاوە گڵن ئەوانی نیدیشان یاری لەگە دەکەن یەک کەس کلاگەی ناکات شکایەت ناکات بەڵام لە کوردستانە تو سەگت هەبی هەموو بەرەبابەکە خۆت لێ بەوە دەکات بەڵام لەبەرەوەی ئیمتیازین لێرە معاش و ژیانێکی خۆشگوزەرانیان کرێ کەس قسە ناکات کێشەیمە لێرەدا هاوڕێیان یعنی بە جددی دووڕوویەکی زۆر گەورە دەبینە ئەڵێن مەسەلەن ئەمە دوژی هاو ڕەگەز خوازینەوە کوڕی سەرۆکی حکومەت هاو ڕەگەز خوازە بە شەرەفم ئێستا ئارین بێتە بازاڕی بە دەیان هەزار کەس ڕەدەگری ڕسمی لەگە بگریتن باشە دەیان چەندین مەسوول بڵاومان کردیتەوە کە هاو ڕەگەز خوازە دەستدرێژی سکسی دەکا ژن هەیە دەزانن کە دەسەڵاتی هەیە لەش فرۆشە خۆخۆشتان ڕسمی لەگەر بگرن باشە ئەو پەری دووڕووی لە ئەوەی خەڵکەیە ئەو هەموو کچە مۆدیلانە کە بەشە چا من ئایندەیەشی نزیک با فەیسبوکانم ئاکتیڤ تۆ دێمەوە ناو ئەو جەوەی ئەو کچانە یعنی لە خەلیج
پیساییان پێدەخورێ شێخەکانی عەرەب کەسیان گۆ خۆخوانانە ڕسمەشیان لەگەڵ بگرن ئەو هەموو دووڕوویەتان لە چی ئەوڵ فەقیر بی ئیتر لەش فرۆش بی گەواد بی تێم دەگەی هاوڕێگەس خواز بی منبوزی بەڵام ئەگە دەوڵەمەند بی ئەگەر مەسئول بی زۆر زۆر لاتان ئاساییە خۆتانە بە شەرەفم کوڕی ئیدریس و ئەوە مەکی دەڵێ ئیدریسیش ئەو هاوڕێگەس خوازە بەڵگەی لە دەستە ئیدریس کوڕی نەچیری ئەوەی دیکەش بە شەرەفم دێنە ناو خەڵک بە هەزاران کەس ڕسمی لەگە دەگرن ئەو دووڕوویەتان لە چییە ئەو هەموو دووڕوویە یەکێک لەش فرۆش بی ئەگە مەسئول بی واستەی لەگە دەکەن ئەگە گەواد بی بەڵام ئەگە فەقیر بی قێزەوەنی دەکەن سەجی شەروە لێرە 50 ملیۆن ئیسلام هەیە دە کەس نابینی برێ من گڵاوە ئەوەی لەگە ناکەم لەوە لە بەرەوەی خێر و بەرەکەتەکە لێرە هەیە کاچی خۆم ئەمەش لەگەڵتان داینا بەس بۆندە ئازاری ئاژەڵ دەدەن هەر ڕۆژێت تاوانێک دەکرێت وەڵاو سەگە پریدایە بە شەرەفم بە دەیان هەزار سەگ لەو شەرقل ئەوسەتەی لەو شەرقل ئەوسەت و لەو کوردستانەی کوژایە باشە سەجی ڕەش لۆ نەکبەتەی کە تەبەر ئینقراس کورامە سەگێکم هەیە ئەو سەگە لەگە نەخۆش مامەڵە دەکات جەڵتەی دڵ و کرا گەشکە و ئەوانە لەو خەڵک ئاشکرا دەکاتن بە قوربان ئەوە ڕەشیشە ڕەنجی وایە ئەنی جیناتی وایە فەقیرەی لێرە لەگە نەخۆش دادەندرێ هەموو کوێرێک بە 2 دەفتەر دۆلار سەگێکی ڕەشی وای لۆ دەگیرێ ئەوە خزمەتی ئەو پیرەی دەکا 6 ساڵ بۆ زانیاریدا شەشەکەی کە تەقاعود دەبیت باشە ئەو هەموو خزمەتەی بوونەوەرە ئاژەڵەیە بوونەوەرەی خودداییە خوددا لە قورئان هەم پێغەمبەر باسییان کردێ بە پۆزەتیڤ باشە ئەو هەموو دڕەقێتان لە چییە کاچ خۆم ئەتو خواردن بەلێشا و فرێدەی لێ قس بدا و بوونەوەرانەیکە دوو حکوومەتی هەرێم بابینەوە سەر ئەوەی شەڵتەرانە تخوا شەرم ناکە ناولێر و سلێمانی گۆتان ئێمە ئەوەی دەکەین شەڵتەرانە لۆ نەزۆچیان دەکەین بەرڵان دەکەن ئێستا کە بەلێشاویان دەکوشن کاکە ئەی هاوا لە 2021ەوە سەک هەیە لە سلێمانی شەڵتەر پڕ دەکرێت بە شەرەف برادەر هەیە چۆ دەرێ خۆی بکوژی نەگەیشت بۆ 500 سەجی چیان لێکە لەو هەموویکە لەو هەموویت کە چی لێ هاتیە ڕاستە کرێکارەکان قوربانی دەرن خزمەت دەکرێن تا حەدێک باش چیتە پێش تێگای ڕێزە بەڵام کاچ خۆم بە هەزارانیان دەکوژن لەوێندەر هیچ شتێک نییە دەرێمە ژیاری مەسئولی بە شەڵتەر کاکە ئەو سەگانە لۆ نەزۆک بەرنادەن دەرێک پڕ دەدەنە خەڵک کاکە سەگ کەتوو بەشی هەرە زۆری لەسەر جنسە پڕ دەدەنە ئەوە بەشە برسەدیدی ئەو زمانێتی کە تو نەزۆکت کرد هێمن دەبتەوە هێمن دوای ئەوە تو هەمووت پێکەوە کردیە نەوعی زۆری نان خواردن بەو پڕی بێویژدانی دەدەی یعنی سەگ وایە چەندی بدرێتێ بەهێزەکان دەخۆن بەهێزەکان ئەوە بەلۆری دێت دەیداتێتن دوای ئەو وازی لێ دەینی کاچ خۆم ئەنگۆ حکوومەتن ئەوە چه ئەزمونونەکە 4000 سەجی خڕ کردەوە بەڵام بە سیارەی ڕۆژە 2000 بێداچی ئەی بەبەری بکەی بەبەری کە سەری بە قەبری ئەژدادی با بتۆپی ئەجۆ سەرمای دەبیتن خەر ئەوە چه ئەزمونونەکە بڕوا بکەن ئومێد خۆشناو هەواڵ ئەبوو بەکرد ئەوروپیەکان بە ئاستی دە بەقەدەر مافی مرۆڤ لەسەر ئەو کەیسانە دێنە دەنگ ئەو کەیسانە بڵاو بکەینەوە ئابروتان دەبین قەت بۆ تێمەگەن یعنی ئەمن وەکو ئاژەڵ دۆستێک کە ئەگەر مرۆڤ دۆست بم دەبی ئاژەڵ دۆستیش بم یعنی ئەوە ناکرێ من دڵم ڕەقبی بەرامبەر ئاژەڵێک بڵێ مەڵایی موسڵمانم وەڵاهی مرۆڤ دۆستم وەڵاهی ئینسانێکی ئەستی مرۆڤاتی تۆ ئازاری بوونەوەرەکتدا کە وەکو تووە هەستی هەیە ئێکەواتە تو ئینسانێکی فاشی ئینسانێکی بێڕەوشتی بەجددیمە بێغیرەتی خۆت لەسەر ئەو ئاژەڵانە بەکاردێنیان لە ماڵێ لەگە ژنەکەی یان لەگە منداڵەکەیمان شتە کاچی من ئینسان ئەگەر میهرەبان نەبوو لە بەرامبەر هەر بوونەوەرێک کەواتە درۆزنە لەگەر هەموو مەبادی ئەکانی خۆی کەواتە ئەو باوەڕەی هەیەی لە ئاینی لە حزبی ئەوەی فشەیە کورە لە هەموو دنیا هەموو حزبەکان هاوڕێیان من ئەزانم ئەو بواری ئەوە نیە خەڵک گاڵتەی پێدەڵێن بابە مرۆڤەکان بابە مرۆڤ ساغ و سەلیمە لۆچیتی لەسەر خاوەن پێداویستی قسە دەکەی ئەڵێ کاکە خاوەن پێداویستی تایبەت ساغەکان نیتی کوڕە ساغت دوولاقی هەیە دەڕوا بڕۆ دیفاع لە حقوقی خۆت بکە بەس خاوەن پێداویستی تایبەت پێی دەوێ ئاژەڵ پێی دەوێ کە تەبەر غەزەبی ئینسان کۆمەڵ کوش دەکرێ چی هەر لە بۆ زەوق لە کاتێکدا هەمووانە
لەو شەڵتەرەی هەولێرە هاوڕێیان گەنجێک دەچنە و گویا 3000 4000 سەگ یەک سەگ پێی ناحەبی لۆ لەبەر ئەوەی خواردن سیقەیان پێیتی کەواتە درۆی دەکەن ئەنگۆ سەگ لە ناخیدا نییە یا کەر و پشی لە ژوایە بەرحاڵ هاوڕێیان من نامەوێەوە تام کەم بەس هەرەوەندە دەڵێم ئەوەی لە بەرامبەر ئێریکای کرایە زۆر خراپی کرد و ئەو ژنە دەرێ لە هەمووی کارە ساتر هاوڕێیان کورە ئەڵێ شیری سەگ شیرم کڕیە لە بۆ سەگ دەبینم لە بازار دەفرۆشێتەوە ئەو خواردنانەی لەو سەگەکانمان هینایە دەرێ هەمووی لە بازار ڕەش دەفرۆشتەوە تخوا شەرم لە خۆتان ناکەن ئیدارەی شەڵتەر شەرم ناکەن دوای کو پڕ دەدەنە ژنێک کو لێی دەدەن ئەمریکی بی و هاتیە لە ئەمریکا ڕاهاتبی خزمەتی بوونەوەرەکانی تو نیشتیمانەکەی تو دەکات دەیەوێت دەستەکرد لەگەر بگری لی دەدەن کاکم سەرسەریە خۆ بە 20 کەسان خۆی ڕناگری بەڵام کە داعشاد من دڵنیام پیسایت بە خۆدا کردیە دڵنیام هەردەی دڵنیام 15 معاش لێ خورایە ناوێری بچێ سەجادەی بەڵام لەو گیانی ژنەک یان گیانی ئەو بوونەوەرانە چەندە غیرەتتان هەیە كرام زور رقم لإنساني ترسنوكو كذا صفة إنساني حيزة كذا صلاة دبي إلهي تجلادك كذا صلاة الشنبي دبيت أواه يعني ترسنوك جيخاني خوي كردكات ساوكاني تشير دكاتن بلام أجد صلاتي هبي يعني ظالمي وتشخواني هم صفة إنساني إيزو ترسنوكا هاوريان من أروان دلهم دەستە محافەزەی و لێرە دێمەوە بە بەڵگەکانیشەوە بەس بە پچڕوپڕی یعنی ئەوە بە پەلە بوو دووش مەسەلەی ئەو شەڵتەرانە ئێمە لەسەری ڕاوەستە منمان کە هاوار دەکەم سەگ دەخوا لەو شەڵتەرانە دایک گزیرەی خۆی خواردیە و دەخواتن یعنی بە کۆمەڵ دەکوژێن و دەیان سوتێنن ئەوە قیمەی بێ ئەخلاقیە بەرامبەر بوونەوەرێک کە هیچ کەسێک نییە دیفاعیان لێ بکات و کەس نەڵێتە من بس دفاع من هتا بيم كرا دفاع من الانسان كدي له همو تمني خومان لو داناش باوري خومان بلام اجلغانيش اجليش بشكل لبروسي يعني له همو اوروبا هذا بيشكوتو كان دفاع للجينجا ده كان كيتش ازبج كردي هر مساله جينجا لا اغريغني لكاتك ده همو دنيا تكسو بالجينجا من نظام خينرينيا بينرينيا او كيسان مشكله كنيا بلام او ما بعد اكاديمي فري بدريت ناو خلق كاكا جيهان وجينجا ويراني كديا لسعوديا إلى فاو هرستي كسكاي لو سعراي أو تيمجن هربزانا كارساتي زور جورة هاد برا هاد تقيس عندي أجل يكم واني فاشت تخلف وأو بنورانا كخدمتي جوري مروفاتي دكان للشرق الأوسط باقشتي وكردستان كباشا أو بري بيجداني برام بريان دكريتن كومال كوش دكري مروفك أو لقى سقو بشيلة بيجدان بدلنيا من أو إنسانة لباور عينكي لباور كسيتكي لعقيدة سياسيكي كسشي دروزنا لبرامبر مهربان بون همو كاكا بيتان دكري خوادناني فريدن بياندني كاكا خواردني أمدن لي أمدن بارحال أو حالة كامل سير رادة وستين باوبي بخوا من سگ من برتسن راتي حكومة ميز من پیدا کردیه امید خوشنا و هوا لعوه کردو برای دکینه بخوا ميز بسگ ميز تام پیدا دکین او حالا بزولینه و همون آوند زیانی کانش کرد به هزاران بونورتان كتب دستي روجانا صدانيان دكوجن لبناي اويتيه يعني حكومتك كتاني رازي بلا ها مصر مشكله السجان علاج كن او علاج هلا دري وندنا دكوجان او ديكن او تسوانيك في خلق ده كان حتى هاوري من دوعين قصه ليله لمناليو منال فيردك لسق همو اجلك دوستي مرو من دا انسانه نبي ازار بدري كاج خوي ما السياسي كان من زلادن اويك حكومه هرين بري ودبا اواني كان نازم قورة كان اويك امام ليش ركاتن او ما اقدر بدو سجي كشت لا هولي لا نزق مكتب سياسي اشي كاج خوم او تبها وركايت ليره منال لقيت كيو فير ذكرت نبر هندي جانا شهدي درز 2 مليون و 300,000 سقو بشيء يك اللي نادري كسي مش 6,000 الدنيا هموتان كشت كاتش خوش